سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان دەنگ بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەرجێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی ساڕۆژی کۆچی دوایی مزەفەر ساڵحنیە لە شاری سنە، لە سێدارەدانی نهێنی سێ بەندکراوی کورد لە زیندانی قزڵ حەساری کەراج، پێبەشکرانی سەعدوڵڵا ئاینی بەندکراوی خەڵکی دێهلۆران لە دەرمان، سووتاندنی بانقەسی دارستانەکان لە داڵاهۆی کرماشان، پاڵپشتی پەرلەمانتارانی چەند وڵات لە وریشە مرادی، پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی، هەوڵەکانی سوپای پاسداران بۆ شکاندنی مانگرتنی کامیۆندەران، کۆبوونەوەی بەردەوامی کرێکەرانی ئەرکان سالز لە پاڵاوگەی پارسی جنوبی و پەیوەستبوونی تراکتوردەرانی گالیکاژ بە مانگرتنی کامیۆندەران. بەڕێوەچوونی مەراسمی ساڕۆژی کۆچی دوایی مزەفەر ساڵحنیە لە سنە، ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان مەراسمی ساڕۆژی کۆچی دوایی مزەفەر ساڵحنیە ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی یەکیەتی ئازادی کرێکەرانی ئێران بە بەشداری ژمارەیەکی زۆر لە چالاکانی کرێکاری و مەدەنی هەروەها ئەندامانی ئیتحادیە لە شاری سنە بەڕێوەچوو. بەڕێوەچوونیەوە مەراسمە لە حاڵێکدا بووەکە ڕۆژی یەکشەممە هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لەگەڵ بنەماڵەی مزەفەر ساڵحنیە پەیوەندیان گرتووە و بە هەڕاشەکردن هەوڵیان داوە ڕێگە لە بەڕێوەچوونی مەراسمەکە بگرن. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، مەئمورانی ئیدارەی ئیتلاعات لە دەوروبەری مەزاری مزەفەر ساڵحنیەدا جێگیرکراون و فیلمیان لە بەشداربووانی مەراسمەکە هەڵگرتووە، بەڵام بەشداربووان بە ڕێزگرتن لە یادی ئەو چالاکە کرێکاریە مەراسمەکەیان بەڕێوە بردووە. لە سێدارەدانی نهێنی سێ بەندکراوی کورد لە زیندانی قزڵ حەساری کەراج، بەیانی دووشەممە 12 جۆزەردان سزای سێدارەی سێ بەندکراوی کوردی خەڵکی کرماشان بە ناوەکانی ئیسماعیل مۆرادی، حەمید ئەسەدی و سەعید کەریمی بە تۆمەتی ئەندامەتی لە داعش لە زیندانی قزڵ حەساری کەراج جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران لە ڕۆژانی ڕابردوودا 10 بەندکراوی عەقیدەتی سونە مەزهەب بۆ بەندی تاکە کەسی ڕاگوێزراون کە 7 کەسیان شارۆمەندانی خەڵکی هەرێمی کوردستان و هەمویان لە ڕەوەندێکی ناڕوونی دادگاییدا بە ئەندامەتی لە داعش تۆمەتبار و بە ئیعدام مەحکوم کراون. بەیانی دووشەممە حکمی سێ کەس بە ناوەکانی ئیسماعیل مۆرادی، حەمید ئەسەدی و سەعید کەریمی جێبەجێکرا، بەڵام شارەنووسی 7 بەندکراوی دیکە بە ناڕوونی ماوەتەوە. هەروەها بەیانی سێشەممە 13 جۆزەردان بەندکراوێکی بەلوژ بە ناوی مەجید بێهزادی تەمەن 38 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی مەنوجان لە سێدارەدراوە. بێبەشکرانی سەعدوڵڵا ئاینی بەندکراوی خەڵکی دێهلۆران لە دەرمان. سەعدوڵڵا ئاینی بەندکراوی سیاسی خەڵکی دێهلۆران و لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە لەلایەن بەرپرسانی زیندانی ئیلامەوە لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە. سەعدوڵڵا ئاینی لە ڕێکەوتی 26 ڕێبەندانی ساڵی 1401 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و پاش ماوەیەک بە تۆمەتی بەشداری لە محارەبە بە 12 ساڵ و 1 ڕۆژ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ناوبراو لەلایەن بەرپرسانی زیندانی ئیلامەوە لە دەستڕاگەیشتن بە دەرمان پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. سووتاندنی بانقەسی دارستانەکان لە داڵاهۆی کرماشان. بە پێو وێنانەی لە تووڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، دارستانەکانی ناوچەی داڵاهۆی کرماشان لەلایەن کەسانی هەلپەرستەوە ئاگردراوە و زیانێکی زۆر بە ژینگەی ناوچەکە گەیشتووە. بە وتەی چالاکانی ژینگەی شارستانی داڵاهۆ، ڕووبەرێکی زۆر لە جاربەڕوەکانی ئەو ناوچەیە لەلایەن کەسانی قازانجپەرستەوە ئاگرراوە و هەوڵی خەڵکی مەدەنی بۆ کۆنتڕۆلکردنی ئاگرەکە بێیاکان بووە. چالاکانی ژینگەی کرماشان داوا لە ناوەندە دەوڵەتیەکان دەکەن فڕۆکەی ئاگرکوژێنەوەیان بۆ دابین کات تاکو ڕێگە لە پەرەسەندنی ئاگرەکە بگرن. پاڵپشتی پەرلەمانتارانی چەند وڵات لە وریشە مرادی، پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی لە ڕۆژانی ڕابردوودا ئەندام پەرلەمانەکانی یەکیەتی ئەوروپا و ئوسترالیا لە چەند بەیاننامەی جیاجیادا
پشتیوانی خۆیان لە وریشە مورادی، پاخشان عەزیزی و شەریفە محەممەدی ڕاگەیاندووە. واژۆکارانی بەیاننامەکان وێڕای ئاماژەدان بە ئاماری بەرزی ئەعدامەکان لە ئێران، سەپاندنی سزای سێدارەیان بەسەر وریشە مورادی، پاخشان عەزیزی و شەریفە محەممەدی بە توندی شەرمەزار کردووە و خوازیاری هەڵوەشانەوەی حکومەکان و ئازادی بێشەرت و مەرجیان بوون. نوێنەرانی پەرلەمان لە وڵاتانی یەکیەتی ئەوروپا و ئوسترالیا ڕایان گەیاندووە کە ئەمڕۆ دەنگی ئەو سێ ژنە تێکۆشەرە دەنگدانەوەی ویژدانی جیهانیە و ئەبێ هەموو مرۆڤێکی ئازادی خواز بەرگریان لێ بکات. هەوڵەکانی سوپای پاسداران بۆ شکاندنی مانگرتنی کامیۆندەران. بە پێوە دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، سوپای پاسدارانی ڕژیم لە شارەکانی سیرجان و یاسووج هەوڵی داوە لە ڕێگەی لە ناوبردنی کامیۆنی شۆفێرانی بار هەڵگر و دەست بەسەرکردنیان ئەو مانگرتنە بشکێنێت. بە پێ زانیاریەکان، شۆفێڵێکی سوپای پاسداران لە شارستانی سیرجان هێرشی کردووەتە سەر کامیۆنەکان و چەند ماشینی لەناو بردووە. هەرچەند شۆفێرانی مانگرتوو هۆڵیان داوا ڕێگری لێ بکەن، بەڵام زیانێکی زۆر بە کامیۆنی چەند شۆفێر گەیشتووە. لەلایەکی دیکەوە هێزەکانی سڵاتی سوپای پاسداران لە شاری یاسووج هێرشیان کردووەتە سەر شۆفێرانی مانگرتوو، هەوڵی دەست بەسەرکردنی چەند کەسیان داوە، بەڵام خەڵکی ئەو شارە بەرگریان لە مانگرتووان کردووە و پاش شەڕ و پێکدادانێکی سەخت هێزەکانی ڕژیم هەڵاتوون. کۆبوونەوەی بەردەوامی کرێکارانی ئەرکان سالز لە پاڵاوگەی پارسی جنوبی. ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان کرێکارانی پەیمانی و ئەرکان سالسی شاغەڵ لە فازی چواردە پاڵاوگەی پارسی جنوبی بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم خوازیاری پەرداختی 3 مانگ حەقدەستی دواخرا و پێدانی بیمەی تەکمیلی، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، وەلانانی جیاوازی، زیادکردنی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، گۆڕانی دۆخی پیشەیی و بەکردەوە دەرهاتنی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت بوون. شاینی بەسەکە بەڕێوەبەرانی چەند شەرکەتی پەیمانکاری لە جیاتی جێبەجێکردنی داخوازیەکانیان هەڕەشەی دەرکردنیان لە کرێکارانی ناڕازی کردووە. پەیوەستبوونی تراکتۆردارانی گالیکاژ بە مانگرتنی کامیۆندەران. تراکتۆردارانی شارستانی گالیکاژ لە ئوستانی گوڵستان ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان پەیوەست بە مانگرتنی سەراسەری کامیۆندەران بوون. شۆفێرانی تراکتۆر پاش مانگرتن لە کۆبوونەوەیکی ناڕەزایەتیدا خوازیاری پێدانی پشکی سوتەمەنی، کەمکردنەوەی باجی ساڵانە، نرخی سوتەمەنی و پارچەی یەدەکی ئۆتۆمۆبیل، هەروەها پێدانی بیمەی دەرمانی کارامە بوون. بەیانیەی کۆمیتەی ئازادی بەندکراوانی سیاسی دژ بە کۆماری ئیسلامی. کۆمیتەی ئازادی بەندکراوانی سیاسی لە بەیاننامەیەکدا وێڕای مەحکومکردنی هەڵسوکۆچەکانی ڕژیم داوای لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا کرد بۆ پاراستنی گیانی زیندانیانی سیاسی پەیوەست بە مانگرتن و ناڕەزایەتیەکان بن. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لە جەنگی مافخوازی و ناڕەزایەتی خەڵکی ئێران تۆقیوە و دەستی داوەتە سەرکوتی وەحشیانەی چالاکانی سنفی، کرێکاری و سیاسی. هاوکات لەگەڵ مانگرتنی شکۆداری کامیۆندەرانی ئێران دەیان شۆفێر و چالاکی مێدیایی لەلایەن وەزارەتی ئیسلاحاتەوە دەست بەسەر و لەژێر ئەشکەنجەدان ناچار بە دانپێدانانی زۆرم لێکراون. ئەم هەوڵانەی ڕژیم نیشانەی بەهێزی کۆماری ئیسلامی نییە، بەڵکو بەڵگەی ئاشکرای زەبوونی و ترسی حکوومەت لە نەبوونی مەشروعیەتە. ڕژیمێکە بۆ کێشە ئابووری سیاسی و کۆمەڵایەتیەکانی هیچ ڕێگەچارێکی نییە. کۆمیتەی ئازادی بەندکراوانی سیاسی وێڕای ئیدانەکردنی سەرکوتگەریەکانی ڕژیم ڕای دەگەێنێت ئێستا کاتی ئەوە هاتووەکە هەموو چین و توێژەکانی دیکەی کۆمەلگا وەکو مەعەلیمان، پەرستاران، خانشینکراوان، خوێندکاران و کارمەندانی دەوڵەت یەکدەنگ و یەک هەڵوێز لە بەرامبەر زۆڵم، هەڵاواردن و گەندەڵی سیستماتیکی کۆماری ئیسلامی ڕاوەستن و ماشینی سەرکوتی ڕژیم لە کار بخەن. دەست بەسەرکردنی محەممەد حوسێن مۆرادی بەندکراوی سیاسی پێشوو. محەممەد حوسێن مۆرادی بەندکراوی سیاسی پێشوو کە لە ئازی عەدامی موحسێن لەنگەرنشین
لە ڕێکەوتی دەی گوڵانی ئەمساڵ ناڕزایەتی دەربڕی بوو بۆ جارێکی دیکە لەلایەن ئێدارەی دەسەڵاتەوە دەست بەسەر کراوە. بەپێی زانیاریەکان، هێزەکانی وەزارەتی دەسەڵاتی ڕژیم بە بێبەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی محەممەد حسەین مۆرادی و ئەو چالاکە سیاسیەیان بە توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستووەتەوە. ناوبراو لە ماوەی بەندکردنیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە بێبەشکراوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە تەندروستی و بەندکراوە هۆشداریان بە دەستگای قەزایی ڕژیم داوە. بانکرانی دووبارەی توران سولەیمانی معەلمی خەڵکی دەسفول بۆ دادگا. لە درێژەی گوشاری ناوەندە ئەمنی و قەزاییەکانی ڕژیم بۆ سەر شالاکانی سنفی و کرێکاری ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان توران سولەیمانی معەلمی خەڵکی دەسفول بۆ جاری دووهەم لەلایەن دادگای گشتی و انقلابیە و شارە بانکێشکرا. پێشتر توران سولەیمانی لەلایەن دادگای انقلابی شوش بانکێشت و لێپرسینەوەی لێکرا بوو. ناوبراو ئەم جارە بە تۆمەتی تەبلیغدژی نیزام بۆ دادگای گشتی و انقلابی دەسفول بانکێشت و بڕیارە لە ڕۆژانی داهاتوو خۆی بۆ ناوەندە قەزاییە بناسێنێت. دەستنیشانکردنی 600 منداڵی کار لە خوزستان و لۆڕەستان. بەڕێوەبەرایەتی ڕێکخراوی بەهزیستی خوزستان باسی لە شناسایی 240 منداڵی کار کردووە و ڕێکخراوی بەهزیستی لۆڕەستان 379 منداڵی کاری دەستنیشان کردووە. بە وتەی مێهران کەریمیان 21 ناوەندی شەوانە ڕۆژی پاراستنی منداڵانی کار لەو پارێزگایە بوونی هەیە و 95% منداڵەکان کوڕ و 5% کچن. زۆربەی منداڵەکان تەمەنیان لە نێوان 9 بۆ 13 ساڵدایە و پێویستیان بە یارمەتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەیە. هاوکات لە پارێزگای لۆڕەستان 379 منداڵی کار شناسایی کراوە کە 245 کەسیان لە ناوەندەکانی پاراستن لە شەرەکانی خوڕەماوە و بروجێرد نیگاداری دەکرێت. دووە هەواڵ خۆپێشاندانی هەزاران کەسی خەڵکی سێربەستان دژ بە دەوڵەت. هەزاران شارۆمەندی خەڵکی سێربەستان ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان لە 25 شاریە وڵاتە دژ بە دەوڵەتی ئەلێکساندەر ڤۆڤچیچ خۆپێشاندانیان کرد. خوێندکاران و شارۆمەندانی سەربەستان بە دروشمی کاتی ڕاپەڕینە سەربەستان ڕژاونەتە سەر شەقامەکانی 25 شار و دژایەتی خۆیان لەگەڵ دەوڵەتی گەندەڵ و ناکارامەیە وڵاتان نیشان داوە. خۆپێشاندەرانی سەربەستان لە دروشمەکانیاندا خوازیاری هەڵبژاردنی پێشوەختەی پەرلەمان و دەست لە کارکێشانەوەی ئەلێکساندەر ڤۆچیچ بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.